پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی وەک پێشتر نەماوە. لە ماوەی ڕابردوودا حکوومەتی ناوەندی ڕخنەی لە حکوومەتی هەرێم دەگرت کە پابەندی ڕێکەوتنەکان نابێت، بەڵام لە ئێستادا حکوومەتی هەرێم ئەو قسەیە دەکاتەوە. ئەوەش لە کاتێکدایە لە نوێترین راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکاندا ئاماژە بۆ دراوە کە لە مانگی نیساندا هەرێم پابەند بووە بە ڕێکەوتنی هەناردەکردنی نەوتەوە و لەو مانگەدا 16,878,985 بەرمیل نەوتی ڕەوانەی بەندەری جەیهانی تورکیا کردووە. بەڵام حکوومەتی ناوەندی لە بەرامبەر ئەوەدا ئەو بڕەپارەی ڕەوانە نەکردووە کە پێویست بوو ڕەوانی بکات. هەفتەی ڕابردووش لا کۆبنەوەی حکوومەت و پەرلەماندا باس لەوە کراوە لە سەرەتای مانگی 5دا هەرێم ئەو بڕە زیاتر دەکات. ئیرادەیەک هەبێ بوو بیویسرێت هەرێمی کوردستان سزا بدا یان هەرێمی کوردستان بیەوێت پابندبوونی بە ڕێکەوتن نامەکانەوە کەم و کورت و کەم تەرخیمەتیە بە ئەنجام بگەێنرێ دوجار پێویستە سەرۆکایەتیەکان وەلایەنە سیاسیەکان لە نزیکەوە دابنیشن و ئەو بابەت یەک لای بکرێتەوە. باز لەوە کرێت کە عێراق بێ یەک پارچە بێ، بەڵام عێراقێکی یەک پارچە ئەگەر هەرێمی کوردستانی تیا بچەوسێنرێتەوە لە ڕاستیە مانایەک نامێنێ بۆ یەک پارچەی عێراقی. پێویستە هەموو لای قسەی جددیمان هەبێت لەسەر ئەو بابەت. لە راپۆرتەکەی حکوومەتی هەرێمدا هاتووە کۆتایی مانجی نیسان ئاستی ئەمبارکردنی نەوت لە کۆگاکانی ئەمبارکردنی حکوومەتی هەرێم لە بەندەری جەیهان 1,182,094 بەرمیل بووە و سەرجەم ئەو نەوتەشی ڕادستی کۆمپانیای سۆمۆ کردووە. بەپێی زانیاریەکانی هێنارتیش حکوومەتی هەرێم بەنیازە بۆڕیەکی گواستنەوەی غاز لە هەرێمەوە بە ناوخاچی تورکیادا بۆ بەندەری جەیهان ڕابکێشێت. لیژنەی سامانە سروشتیەکانیش ئاماژە بۆ دەکات کە پێویستە حکوومەت بیر لە ڕێوشوێن و بڕیاری تر بکاتەوە ئەگەر بەغدا پابەند نەبێت بە ڕێکەوتنەکەوە. ئەو دبێژن هەرێما کوردستانی چەند نفتەی ڕێکێت بەرامبەری وێ دەهێن پارادەینی دیکەرەکەن ئەو نفتا مەدایە 562,000 بارمیل ئەو سعرە ئەو فروشن 818 میلیارد دلار تقریبا نزیکی 1 تریلیۆن دینارات کرد دیکەرەکەن پارێ نفتامە بدەنەمە یان تریلیۆنێک و 200 گۆڕەی ڕێکەوتنێ بدەنەمە و یاسا بودجە ساڵە 2015 یان تریلیۆنێک دینار قیمەتی وێ نفتامەدایە هەوە بدەن. لە راپۆرتەکەی وەزارەتی سامانە سروشتیەکاندا هاتووە لە مانگی نیساندا بۆ ماوەی 22 کاتژمێر هەناردەکردنی نەوت لە بۆڕیەکانی هەرێمەوە وەستاوە. هەروەها ئاماژەی بۆ ئەوەش کردووە کە ڕۆژانە تێکڕا 551,047 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ کراوە. لە ماوەی ڕابردووشدا سەرۆکی حکوومەت چەند جارێک ئاماژەی بۆ ئەوە کرد کە ئەوان ئامادەن بچنەوە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. ڕێبەرکاکەی هێنارتی هەولێر.